بەخوای بەعزە شتێ بە خۆم نام خواردێ دایتمەوەی گەراجە چییە چاردنکم بە 30,000 لۆ کڕیا بڕوکلی لۆ دەینەم ئەمە بە خۆم نازانم بڕوکلی چییە زیاتر لە سە قسەی ئافرەتە چی لە ئەلمانیا دادەنیشی تەلەفۆنی لۆم کرد گوتی عەقەکەی چەندە لۆ داواڵە دەکەین بەس سەری مەبڕن بژمری تاکە کەناڵە دەبێت تو جەنابەت بێ لەسەر جەنازەکەی ڤیدیۆی بکەین ئێستا لۆ هەیە بکەمە هەدیە کەسێکی خۆشەویست بێە بەس نایفرۆشم کەسێک خەمیلەوە ئێستاوە ئیتوبی خەمی لێ ناخۆی لێت بمری نەفەرێک ملیۆنێکی دا 1,850,000 دا سڵاو لە تۆی ژمام کەفی بەخێر بێ سەرسەرم سەر هەردوو چاو برای گەورە احترامت هەیە سەماعەکەتان ڕەنجی جای دەدا لا ببانە خوا لەگەڵ ئەم گیسکە ترێندە چۆنی والله باشن الحمدلله ئەو ناوت لێنەوە طبعا وشی تەماشای دەکەم لەم بەناوبانگترە بەناوبانگترا طبعا ئەدی ڕۆژانە داواکارێکی زۆری لەسەرا بەڕاستی پێت برێن یعنی چەند پەیام نێر و برادەرم دێن چەند ئافرەت دێن زەلام دێن گۆشتی دەبەن منداڵەکانیان دەینن لێرە لەگەڵ جیسکە گەمەی دەکا تەمانی چەندە ئەوە لەوانەیە 9 مانگ دەمانگ ببێ 9 مانگ دەمانگ خۆی ناوی چییە چ گیسکێکە ئێستا ئەوە جیسکی هۆرەمانی پێ دەرێن سپیە هاگە تەماشای گوێەکانی بکەی کەڕەیە چاوەکانی شینە شتێکی سپی قاقەزیە جوانە ڕەسەنەکەی کوردیە تەمان ئەمە بەعکمیەوەی کە مەڕدارین و قەسابیشن سارانە بەرهەمی خۆمانەمان دەست دەکەوی ئەوەی لە دوکانی سەری ببڕین سەری دەبڕین ئەوی دیشەگە جوان و بە درمان بی ڕای دەگرین ئەوە بۆ سەر بڕینە ئەوە دامان نابلو سەر بڕین بەس یەک دوو ڤیدیۆم پێ کرد چەند برادەرێکی خۆشەویست تەکلیفیان کرد گوتیان سەری مەبڕە گوناحە پەشیمان بووە طبعا نەرە وەڵی بڕیارمدا زیاتر لە سە قسەی ئافرەتە چی لە ئەلمانیا دادەنیشی تەلەفۆنی لۆم کرد گوتی عەقەکەی چەندە لۆ داواڵە دەکەین بەس سەری مەبڕن ئەمە ژوعدمان پێداهەیە کە سەری نەبڕین هەتا دەمری بژمری تاکە کەناڵە دەبێت تو جەنابەت بێ لەسەر جەنازەکەی ڤیدیۆی بکەین ئینشاءڵڵا خێری باش دەدا و سوودیشی دەبێ و بەرەکەت دەدا بۆ ئێستا ئەمە ئەگەر لە ناوە خۆمان گرنگی بۆ بابەتەی بدەین سارانە یعنی ئەگە تەماشای ئیسراتی ئەو دەوڵەتانە دەکەی هەر ئەو نەوعەیە بەس کابرا گرنگی پێ دەدا نەوەی لێوەردەگری و بەرهەمی لێوەردەگری زۆر دەبی بە زۆرش بکەوتە بازارش دەچی جوان دەبی دەتێت تۆ وەچەی بۆ زیادکەی ئەمە هیتمان ئێستا داک و بابی وەمان هەیە کە ڤیدیۆی وەمدانا بابەکەی مرد بابی ئەو نێریەی مردی ئێستا ڤیدیۆەکەم پێیە لەگەڵم براو کردو یەکسەر بابەکەی مرد پێت وایە چاوزار لێدە بە قورعان ئەجەوە خوا دەزانی بەس پێغەمبەری صلی الله علیه وسلم بەخۆی دەرێتن سێ بە شماری دنیاە بە چاوزاری دەڕوان ئەوە بابەکەی تێگە کامێڕەوانەکە تەسویرەکە شاخیشی زۆر گەورەترە تەوانەوە زۆر جوان بوو بەیەکتریش دەچن ئێستا داکەکەشی مایە بەس بەرنامەمان وایە کە زیاتر وەچە لێ وەربگرین کە نەخۆش دەبێت دڵتەنگ دەبێت بۆی بەڕاستی یەک دوو ڤیدیۆم پێکرد نەخۆش بوو دەرمارش ئەوەیە لە پێش چاوانەوەیە عیوانش بەعام زیاتر تەرکیزی خەرچی دەکەویتە سەر جوانی عیوانی طبعا کابرا ئەگەر بێت و سیارەی پێبی کەس تەماشای ناکابرێ فرانکە سیارەی پێە بەزەگە عیوانێکی جوان پۆست بکەی خەرێک تەرکیزی دەکەوتە سەرەوەیە نەخۆش بوو لەگە ڤیدیۆیەکان برمە دکتۆری بەڕاستی زۆرش خەمم لێ خوارە خەمت لێ خوارد طبعا دیکو باش کەسێک خەمیلەوە ئێستاوە ئیتوبی خەمی لێ ناخۆی لێت بمری لێرە ئەگەر بڕەپارێکی چندت بدەنێ دەیفرۆشین بە خودای نایفرۆشم وەکو فرۆشتن شتێکەکان دەڵێ کە بیر لا کڕی نەکەنەوە ناوەڵا ئێستا لۆ هەیە بکەمە هەدیە کەسێکی خۆشەویست بێە بەس نایفرۆشم لەبەرەوە ئێستاگە بە پارە بی پارەی چار قاتی زیادیشان پێدایە نەفرۆشتیان پێدا بەخوای پێیاندا نەفەرێک ملیۆنێکی دا 1,850,000 دا یەکیان 900 دا یەکیان گوتی سەودای دەکەین سەودا ژاتە نامۆژەی گوتم سەودای ناکەم کاکە خۆم لە خۆم ینی سەوداشی پێ سەوداشی پێ ناکەین خواردنی چییە چی دەدەیتێ کە ئەوەندە کەیفت پێدێ بەخوای بەعزە شتێ بە خۆم نام خواردێ دایتمەوەی ئێستا نمونە لە تیکتۆکی پۆست کرا ناوی چییە گەراجە چییە چاردنکم بە 30,000 لۆ کڕیا وڵا ڕێواسی لۆ دەینەم خاسی لۆ دەینەم بڕوکلی لۆ دەینەم ئەمە بە خۆم نازانم بڕوکلی چییە کاتشم بڕوکلی دەخوا تەبعانە دیکو تۆ
هیچ جارە بۆ ئەو خواردنەی لە پێش خۆت هەتە نەتخواردە و دواتر پێش نایدەمێ شیوی نادەمێ بەس جایی یعنی خواردنی ها شی و برنج و ئەو شتانەی نادەمێ خراپە بەس جایی دەدەمێ ڕێواسی دەدەمێ خاسی بەس ڕێواسم لەوی نانای خوارد نازام لۆ ڕێواسی نەخوارد نازان بەدرینە بۆ چیە نازیش دەکا کورە هەر هەموو قالبی نازەوە تەمەشاکە هەموو قالبی نازە ناز لەوەی زیاتر هەست بە ئارامی دەکا ڕۆژانە چەند کات بۆ ئەو جیسکە تەرخان کردووە بەخوای بە حکمی وی ئەوە لە تەنیش دوکانمانە ئەمەش لە سبەینان دێنە ئیشێ تا ئێواران لەوانەیە ڕۆژێ 10 جارەوە بێمەکنی پێنەگرتی ناکەی پارە لەگەڵ ئەو کەسانی دێ ناوە لە فریە کاکاوی دێ بابێ لە خۆی ڤیددیو لەگە بکە با تۆ مارێ ماشەڵڵە ناترسی بە چاو بچێ خخوای جەگە بە چاو چوشتە خواهی نایتی بابینی بە زیوادارشم ماشەڵای لێ بکەنا ینی پێشەوەی تەمەشاکێ برێ ماشەڵڵا چییە مشتری زۆرە دیارە تاوان زۆر ئێستا تو بەخۆ لێرە بچەند تەلەفۆنمانواتە ئەو خەڵکەکە زیاتر لەبەر ڕەنگەکەی زۆر چاویان لێیە کە بیکڕن یاخود گیشکێتی کو دەڵێ ئەوەیە دەگمەنە شتەکێ لێرە ئەمە بانەرێن دەگمەنە وەیە لەبەرەوەی بازە کەسەوە ڤیددیوانە دەبینی کە پۆست دەکەن وەیە ئێستا من برێم دەگمەنە ئەوە دەگمەن نییە هەیە بەس کووە یعنی پێ دەرێن کەمەوە بۆ کەم و ماڵی بۆ ماڵی تووڕەبوونی شتی هەیەنی کە تووڕە دەبی بە برادەرەکەم دابوو بریبێ مەزرعای کورە 2 ڕۆژ بدەیگۆ سەردار دەگوێ شتی ناخوا حیوان دەغەزری هاگە بەغەزری خەتەرە هیچ نادەیخۆ ناوەڵڵا درمنابیکێکێک لە حیواناتێک یاخود لە بەعام گوناعە بەعام یعنی ئەمن دەبینم لە جادێک کابراها شتێکی لە پشیلەکی دەدا گوناعە چ خواردنێک خۆی حەز لێ نێبیخوا بەخوای تا ئێستا هەرچیلۆی نابم هەرچی نابم خواردیت بەس ڕێواز نەبێ بەس بەرنامەمە پیتزای لۆ بینم دەی بخوا پیزا ئەی خواردنەکانی تر کە حەزت لێ بیدێتی بخوا هەرچی بەخۆم خواردبم نەوەی مینایە بەس گۆشت نەبچکە حیوان گۆشتی ناخوا هیوام وایە بەرهەمەکانت باشتر بن و ئەوەش خێر و بەرەکەت خێر و بەرەکەتە ئیشالە لەگە هەموو لایەکی لەگەر ئەوەی کە ئەو ڤیددیۆی دەبینی و لەگەر ئەوەی کێک حیوانی شەیە خوای گەورە بەرەکەت بێختەماری هەموو لایەکی